چیرۆکی تاالوت یەکێکە لە چیرۆکەکانی قورئان کە لە سوورەتی بەقەرە هاتووە لە دوای ئاەتی 246 دەست پێ کە تاکو 252. ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە ئەوەندەی کە فریا بکەین باس لە سێ ئاەتی یەکەم یەکەین ئینشاءالله. سێ ئاەتەکان دوور و درێژن لاپەڕێکی قورئانەکەیان گرتووەتەوە. چیرۆکێکی گرنگە بە تایبەتی بۆ ئەم سەردەمەی ئێستامان کە بارودۆخەکان وا لەسەر مسلمانان توند و سەخت بووە کە هەرێکە لە عاسی خۆی ئەوەی کە غیرەتێکی بۆ دینەکە ئەجوڵێ داوای هاتنە پێشەوەی حرەکەتێکی جیهادیەکە. ئەو دەرسانی کە لێرە وەریەگرین دەرسە بۆ ئەو کەسانش کە وا غیرەتیان جوڵاو و جوامێرن بەرامبەر دینەکەیان و ئەو کەسانی کە حەقناسن و ئەیانوێ حەقیش سەرخن، هەروها ئەو کەسانی کە بەرپرسێتی کۆمەڵکاریان لەسەر شانە. ئەم سێ ئاەتە لە دوای سێ ئاەتی پێشووتر هاتوون کە پێشتر باسم کردن لە ئەڵقەیەکی ترە کە خوای گەورە باسی کرد و فەرمووی ئەلەم تەڕە إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت فقال لهم الله موتوا ثم أحياهم. ئەو چیرۆکەی تریان کە باسی لەوە کردو کە قەناعەت بە ئەو کەسانە ئەکا کە قورئانەکە ئەخوێن و قورئانیان بۆ هاتۆتە خوار، هەروەها ئەوانەی زەمەنی بەنی ئیسرائیل کە هەموویان ئیستعدادێکی نەفسیان هەبێ، ئامادەسازیەکی ئیمانیان هەبێ بۆ ئەوی بتوانن بچنە قۆناغی جیهادکردنەوە. قۆناغی جیهادکردن بۆ خۆی قۆناغێکی کارکردنی ئیسلامیە. خوای گەورە فەرمووی الذين آمنوا وهاجروا وجاهدوا. جیهادەکە یەکسەر دوای ئیمانەکە نایە، بەینیان هیجرەتێکی تایە کە بۆ خوا سوڵحانە، هیجرەتێکیان هیجرەتی گوناح و واز لەهێنانی قیەمی جاهیلیە و ڕوجزە فەهجۆر. لەناو کۆمەڵگە جاهیلەکەیان ماویتە تۆ بەڵام وردە خۆت ڕادێنی لەسەرەوەی دوورکەویتەوە لە گوناح بۆی پاڵفتەبی و شیاوی ئەوە بی هەڵگری پەیامی خواییبی، ئەوی تریشیان قیەمی جاهیلی تەماشاکەیت و تووڕی هەڵەدەیت و دوورەکەویتەوە لێی توخنی ناکەویتەوە جارێکی کە تۆبەی لێکەی جارێکی کەکە دید و تێڕوانی نەدوەک جاهیلیەت بێ، پێناسەد بۆ ژیان و گەردون ئینسان وەکو جاهیلیەت بێ، بەرنامەی سیاسی دووەکو ئەو بێ، دیدی فکری دووەکو ئەو بێ، قیەمی ئەخلاقی دووەکو ئەو بێ، بنەماکانی ڕەوشت وەکو ئەو بێ، هەڵسوکەوت و ڕەفتار و مامەڵەی بازار دووەکو ئەو بێت، تەبەڕا لەوانەکەیت و وردە مفاسەڵەیەکی نەفسیت بۆ دروستە بێ کە تۆ شتێکی و ئەو کۆمەڵگە جاهیلیە شتێکی ترە. تەکالیفی ئیمانیش ئەم جارە، ئیمانی یەکەم سەطحی ئیمانی یەکەم بریتە لە عەرابی بوون. وقالت الأعراب آمنا قل لم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. ئێوە هێشتا ئیمان نەچێتە دڵتانەوە، بەڵام ظاهرتان لە کوفر ڕزگارتان بووە، دایرەی کوفرتان بەجێهێشت و سنوورەکەی ئەم دیو هاتوونەتە ناوی کە سنووری ئیمانە. دوای ئەوە یا أيها الذين آمنوا آمنوا بالله ورسوله هەتا گەنە ڕوتبەی 22 سوورەتی مجادلە. لێرەشا بە هەمان شێوە ئەو کەسانی کە سەرەتا داوایانە کرد کە جیهاد بکەن، وەکو چۆن ئێستا ئەو بارودۆخی نەمانی نان و ئەمان بۆ خەڵکەکە و نەبوونی موچە و ئەو زەختە جاهیلەی کە پارتیوێچێتی دروستیان کردو لەسەر خەڵکی، ئەو واقعی کە هەیە تەدەخولاتی ئێران و حەشدی وەحشی و تورکیا و ملا و هەروەها ئەمریکا و زەرهێزەکانی تر و کاریگەریان لەسەر نەوت و لەسەر اقتصاد، لەسەر سیاسەت، لەسەر زیندانیەکانی لاکۆڵان، ئەو واقعی کە بەڕاستی لە واقعی بەشەری ناچێ، هەموو کۆمەڵە مەڕ و ماڵاتێک کراونەتە پەرچەوە هێنرێنە دەرەوە ئالیکیانە درێتێ و یان نادرێتێ و کەی ویستیانیان بن بۆ سەر ئاو، کەی ویست بۆ ئاو خواردنەوە، یعنی کەی ویستیانیان کەنەوە ئاغەڵەکەی خۆیان. ئەم واقعا خەڵکێکی جوامێر، خەڵکێکە بۆ گەدایان ناژین، خەڵکێکی ئەحساسی کەرامەتی ئینسانیان هەیە، پێیان ناخۆشە وەزعیان لەسەرە. مسلمانانیش لە زمنی ئەوانەیە، ئەمانەش داوا ئەکەن ئەڵێن با جیهاد بکەین، بە جیهاد ئەماگۆڕێ، بەڵام وتم جیهاد قۆناغێکی پەروەردەبوونە. جیهادەوە نیە کاردانەوەی واقعێک بێ جاهیلیەت دروستی کردووە، بەڵکو 88 سوورەتی قورئان هاتووە خوار و هێشتا جیهادی لەسەر فەرز نەکردبوون، لەگەڵەوە کە لە سوورەی فورقانە فەرمێ وەجاهیدهم به جیهادا کەبیرا. سوورەی فورقانیش مەکیە، باسی جیهادەکەی تیا لەفزی جیهادەکە، بەڵام جیهادەکە لەوێ مەبەستی لە ئیقامە حوجەیە، مەبەستی لە قتال نییە. لێرە خوای پەروەردگار کە ئاەتەکەش تەبعاً مەکیە، مانە سوورەتی بەقەرەن، سوورەتی بەقەرەش مەدەنیە، خوای پەروەردگار ئەم ئوممەتە مسلمانە ئامادە ئاکاتەوە بۆ ئەو جیهادەی کە زۆر جاریان داوا کردبوو. ئێستا باسییان بۆ کاتەوە کە نەکەن وەکو ئەم فیئەی بەنی ئیسرائیل بن کە بۆتانە جێڕن. بە ئەلەم تەڕە دەست پێکە، ئەلەم تەڕە هەمزەکەی پێوترێ وەکو ئەلەم نەشرح لەکە سەدرە،
پێڵن هەمزەی ئیقرار یعنی بەڵێ سینەمان فراوان کردی ئەلەم تەڕە بەڵێ وەک ئەوای بینی بێتت خوای پەروەردگار بۆ گوێچکەمان باسەکە ئێمە بە گوێچکە ئەیبیستین بەڵام فەرمێ ئەلەم تەڕە ئەرە نەتبینی چما نابینن چونکە وەکو بینین وایە لەبەرەوە یەقینمان بۆ دروستە بێت کە خوای پەروەردگار بۆمانە جێڕێتەوە یەقینمان هەیە کە ئاوا ڕووی داوە بۆیە بەم شێوەیە ئەنجا ئەم بینینەش بینینی ئەوە نیە وەکو بە چاوە بینرێ بۆیە لێرە نابینی مەفعول بیهەکەی هاتوێ مەفعول بیهەکانی لێرە تەماشاکەین ئەم ئەلەم تەڕێ وەکو بینین وەکو ئێمە لە کوردیە دیسان بەکاری دێنێڵێ ئەرە نەتبینی چ فیتنەیەکیان جێڕە ئەرە تۆ نابینی ئەوانە ئەقڵیان چۆن بەکاردێنن ئەرە نابینی ئەوانە چ پلانێکیان دامەزران چ نەخشایەکیان کێشە هیچیانت نەبینیوە لەم چوارە بەڵام بە شێوەی بینین لێ دەپرسنەوە ئەلەم تەڕە ئیلە المەلە المەلە یعنی پیا ماقوڵان ڕیسپی و پیا ماقوڵ و خاوەن ئەزمونونەکان کە عادەتەن لە هەموو عەشیرەتێکە لە هەموو گەڕەکێکە لە هەموو کۆمەڵگەیەکە کەسانێکی ئاوای تایە کە خەڵک وەختی مولمات وەختی کێشە وەختی ناسۆر و ناڕەحەتیەکان ڕووەکەنەوە ئەوە گرانیە ڕووەکەنەوە ئەوان موچەنیە ڕووەکەنەوە ئەوان شەڕ و تاڵانیە ڕووەکەنەوە ئەوان بوومە لەرزەی قەوما و ڕووەکەنەوە ئەوان ئەرە چی بکەین ئەم ئەهلی مەلە ئەهلی شورا و ڕاوێشکارین ئەزمموی خۆیان هەیە ئەقلیان ڕاجحە شتیان زۆر بینیوە سەقافەتیان هەیە ئەمانە لە ناو خۆیانە مشاورەتێکیان کردووە هی بەنو ئیسرائیلن بەنی ئیسرائیل طبعا لێرە بە مەنسوب هاتووە بەنی یا بە مەجرور هاتووە لێرە من بەنی خۆی بەنو ئیسرائیلە بەنو یعنی ئەبنا کوڕانی ئیسرائیل ئیسرائیل سەیدنا یعقوبە یعنی عەبدوڵڵا کوڕانی عەبدوڵڵا کە سەیدنا یعقوبە یعنی بنیامین و یوسف و ئەوانەی تر کە لێیان کەوتونەتەوە بۆیە ئیسرائیلە تاکو ئێستا هەرەڵێ ئێمە شەعب الله المختارین لەبەرەوەی لەم عایلەوە داکەوتوین بۆیە جوولەکەیەتی داوای تیان یە خەڵک بکەن بە جوولەکە جنانیوەی کوردە بوو بە جوولەکە جوولەکە بریتە لە خوێن ئەوان ئەڵێن ئەبێت لە سولالەی بەرەبابەکان بێ هەرچەنە ئێستا DNA ئەوەشی کەشف کرد کە ئەوەش درۆ دەرچووە ناکرێت بە هیچ کەسێک بوتێ کە خوێنی پاک ئەشێ جوولەکە بێ نەدایکی جوولەکە بۆ نەباوچی لە سولالەی دوای ئەوانەوە هاتوێ ئەلەم تەڕە إلى المەلەء من بني إسرائيل من بعد موسى ئەم جارە دوایەوەی سەیدنا موسا ئومەتەکەی پێگەیان ڕزگاری کردن لە لای فرعون و لە زەلیلی هێنانی و پەڕانی و ئەنواع وەشکاڵ مەعجزەی نیشاندان هەتاوای لێکردن ببن بە ئومەتی خاوەنی قیەمی خۆیان بن خاوەنی دید و تێڕوانینی خۆیان بن هەوڵ بدەن خاوەنی سیستمی خۆشیان بن بۆ ئەوی ئیدارەی دەوڵەت و ئاڕاستی کۆمەڵگەکە بەدەست خۆیانەوە ئەم خەڵکە قەومە ئەم قەومە دوای سەیدنا موساش سەلامی خوای لێبێ هەروە دیارە ماونەتەوە هەست بە ئینتیمای خۆیانەکەن ئیحساسەکەن کە ئەمان تەبەقەیەکی دیندارن نەک تەبەقی مارکسیزم چینێکی ڕۆشنبیرن دیندارن مەسئولیەتی عەقیدەیان لەسەرە مەسئولیەتی دینەکان لەسەرە وەکو کە جوامێرانێک ئێستا لە کوردستانیشە بەو شێوە هەن کە هەست بەم مەسئولیەتەک ئەلەم تەڕە إلى المەلەء من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي له هاتنە خزمەت پێغەمبەرێکی خۆیان بەنو ئیسرائیل پێغەمبەریان زۆر بۆ هاتووە دوای سەیدنا موسا پێغەمبەرانی تریشان بۆ هاتووە مەسەلەن ئێمە نازانین بزە بدەم پێغەمبەرە چییە خوای پەروەردگار باسی نەکردو ئایا حزقیل ئایا سەموئیلە کە پێوترە شەموئیل یان یوشع بن نونە یان چیترە ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي له ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله هاتنا خزمته وبيغمبر عزيزي خوان وأرزيان كرت كمليكك من بو دياري بك بو أو إلا بيناوي خواي پروردگار لجر آلاكي أو بچينا جهاد جنگ برباكي لبيناوي خواي سري مدلولي قسكان يكم هاتنا خزمت بيغمبركيان پێغەمبەرەکەیان قیادەی شەڕەکەی بۆ نەکردو پێغەمبەرە بەڕێزەکە مەرجەعیەتی ئاراستەکردنیانە بەڵام مەلیکەکە مونەفیزی ئیجرائیە ڕاپەڕێنەرە جێبەجێکاری ئەوامرەکانە ئەو کێشانەی لە واقعەکە ڕووەکەنەوە مونەفیزەکە ڕووناکەنە مەرجەعیەتەکە بۆ ئەگەر هەڵەیەکیش بوو بزانرێ هەڵەکە لە مەعسوومەکەەوە نییە کە پێغەمبەرە هەڵەکە لەمیانەوەی لە مەلیکەکەوەیە کە طالوتە ئەگەر شکستێکیشیان بەسەرا هات ئەگەر شکستیان بەسەرا هات و بە سەبەبی تەوجیه وەرنەگرتنی پێغەمبەرە مەعسوومەکەیان بوو ئەوە دیارە بە سەبەبی ئیجتیهادی خۆیەتی و غەڵەتی خۆیەتی ئەبێ تەحەمولی بکە
بلا تەشبیه لەم زەمانەیە چۆن ئێستا مەلیکەکانم دەورا بینن مەلیکی مەغریب هەیە یا مەلیکی ئوردن و ڕئیس حکومەتێکیش تەشکیلەکە فڵانی مکەلەف کردو بۆی حکومەتێ تەشکیلکە هەر شتێک دەبێ مزاهرەیە لەسەر جادە ڕووبدا حکومەت ئیستیقالەکە یا مەلیک ئەڵێ حکومەتە لاچ حکومەتێکیکە بە فڵان کەس ئەڵێ تەشکیلی کەرەوە بۆی مەسئولیەت نەکەوێت سەر مەلیکەکە کە خۆی ئەوەڵ و ئەخیریش مەلیکی مەغریب مەلیکی ئوردن مەلیکی بەحرین و ملوکانی کە لە وڵاتی مسلمانان هەن بە هەمان شێوانە تەحملی گەورەی مەسئولیەتەکانەکەن چونکە لووتکەی باڵای دەسەڵاتەکە ئەوانن وەکو مەلیکی نەرویج و سوید و دانیمارک و بریتانیا ئەمانە نییە ڕەمزی بن هاتوونەتە خزمەت ئەو پێغەمبەری خۆیان وەڵێن مەلیکێکمان بۆ دیاری بکەن نوقاتل فی سەبیل الله کوشتار جەنگ بەرپا ئەکەین لە پێناوی خوای پەروەردگارە ئەزانن ئەو پێغەمبەرە معسوومە هیچی تری پێ قبوڵ نییە ئەزانن ئەو پێغەمبەرە معسوومە قبوڵی نییە بڵێن لە کاردانەوەی ئەو واقعەیە بابین بیکەینە فەرمێن نا جیهاد فی سەبیل الله ئەکرێ لەبەرەوەی یەکەم هەنگاوی ئینسانی مسلمان ئەوەیە کە نیەتەکەی بۆ خوا پاککردنێت لە پێناوی خوای پەروەردگارە جیهادەکەیەک نابێت تەنانەت مەبەستی شدەوە بێ مناسەڕەی جەماعەتەکەت بکەی چونکە ئەوەش نیەتی دوای نیەتی یەکەمە نیەتی یەکەم بریتە لەوەی کە خالیس و مخلیص بۆ خوای پەروەردگار ساڵقانە بۆ خوای گەورە بیکەی ئەنجا لە هەمان کاتیشە ئەزانی کە بۆ خوای گەورەکەی مناسەڕەی جەماعەتەکەی خۆش دەکەی بەو جەماعەتە جیهادیە پاکە سەرڕاستەی ئاڵایان وازەحە و هەدەفیان ڕۆشنەکە کردنەوەی کوردستانە بە دارالئیسلام یا ئەو ناوچەیەکە ئەبێ بگۆڕە بە دارالئیسلام و سیستمی تاغوتی لاچێ و سیستمێکی ئیسلامی بێتە پێشێ مجتەمەعەکەی لە جاهیلیەوە بگۆڕێ بۆ مجتەمەعێکی مسلمان خەڵکە مسلمانەکەی مزگەوتەکەشی لە عرابێتیەوە بگاتە دەرەجەی تەقوا و ئیمانداری ئەو جەماعەتە ئالیەتی تەنفیزکردنی جیهاد فی سەبیل اللهکە ئەمانش بەم شێوەیە وتیان بعث لەنا مەلیکا نقاتل فی سەبیل الله ئەم پێغەمبەرە معسوومەش سەلامی خوای لێ بێ تەجروبەی پێغەمبەرانی تریشی هەیە هی پێش و تەجروبەی خۆشی هەیە ئەم قەومەی خۆشیان باشە ناسن خەمی بوو کە ئەگەر بێت و جیهادەکە فەرز بکرێ ئێستا لە خۆشییان لە شوێنەییان هیچ کێشەیشیان لەسەر نییە وەکو ئێستا خەڵکێک داوا کاڵە با جیهاد بکەین بەڵام ئەو کاتە کە چووە شاخ کەوتە جیهادکردن کە برینداری بوو بۆ کوێیە بە کە نانی نابێبی خوا بە شەق لە خەڵکەکە ئێسێنێ ئێتۆ بۆ جیهادەکە ڕۆشتی بۆی ئەو خەڵکە ڕزگارکەی لە شەقی پارتی وێچێتی جا وردە وردە جیهادەکە لە سەرەتاوە بێ بە دافعی فی سەبیل الله دوایە بێ بە تفەنگ چێتی دوایە بێ بە سەرانە وەرگرتن بە شەقتی هەڵانی ئەموو ئەو بە زەڵمکردن ئەگەر بێت و لە منطەلەقی ئامن و هاجر وەجاهدوەکەوە نەڕۆیشت بێ لە قەناعەتی ئەوە نەڕۆیشت بێ کە من ئێستای چەکدار هەر وەکو ئەو کاتەم کە بێچەک بووم ئەو کاتی بانگەوازی خوایم لە گەڕەکی خۆمان بڵاوە کردەوە لە شار ئێستاش لە لادی هەرە و بانگەوازە بڵاوەکەمەوە بەس چەکدارم ئێستا چەکدارم بۆی نەمکوژن چەکدارم بۆی تەوازونی قووە دروست ببێ کەوابوو ضروریە من مراعاتی ئەم شتە بکەمەوە بەو شێوەیە ألم تر إلى الملأ من بني إسرائيل من بعد موسى إذ قالوا لنبي لهم ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله قال هل عسيتم إن كتب عليكم القتال ألا تقاتلوا أترسم خمي أوما لوصلك موا وقت الجهاد كتان لسر فرز بيه نيكا پشت هلكن راكن من جمنجي تيابكن تمري تيابكن خوي لي بدزنوا پیاوی چاک بوون ئێستا ئێوە لە وەزعەکان لەسەرتان فەرز نەبووە تەمەنای مەکەن فەرز ببێ لەسەرتان کە فەرزیش بوون پێغەمبەرە معسوومە هەرە بێ بیکە بە تەنیا خۆشی بێ ببیکە بەس ئەوەندە دەورە بینەوە حرض المؤمنین على القتال لا تكلف إلا نفسك تەکلیف لە خۆت بکە بۆ پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام لە جیهادەکە وحرض المؤمنین على القتال چێ بە دافعی ئیمانی بە پاڵنەری ئیمانی دێ أو مسؤوليته هلقرين لقلتها لخزمة تعفر قال هل عسيتم إن كتب عليكم القتال أجر فرز كرا لسرتا فرزك خواي پروردگار مريف بيكرد بو فرز بو بيه يان فرزك الان پیغمبر معصومه كوا فرماني بيكرد بن كباله باشا وش هر فرماني شي خواي پروردگار بغير مباشر شو كايش معصومه ايش امريكي وا قوره درناك بالرزامنتي خواي پروردگار كتب عليكم القصاص
كتب عليكم القتال كتب عليكم الصيام بەم شێوەیە لەسەریان فەرز دەکرێ هەموو شێوانە فەرزن لەسەریان. قال هل عسيتم من كتب عليكم القتال ألا تقاتلوا أترسم خمي أومك أقر بيتو لسرتان فرز بكري الجهاد كان همو هاواريان كر قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا. چۆن ئێمە جیهاد ناکەین لە پێناوی خوایە کە لە ماڵ و مناڵەکانیشمان هەموو دەرکراوین وخریجنا دەرکراوین بە مەبنی للمەجهول چێ دەری کردوون قووەتێکی غاشم قووەتێکی دەسەڵاتداری ملهوڕ هاتۆتە سەرمان و دەری کردوون هەروەکو چۆنەوە قووەتە ملهوڕانە ئێستا لە کوردستانە و خەڵکە مسڵمانان لە دوو زاقناوە ئەم ئیماندارە مسڵمانە ژواڵە ئەرە برا پارتی و یەکێتی کاکە نە دینیان پێشتی نە ژیان نەموچە نە کەسابەت نەتەعینمانەکە نە ڕێگاژە دەنگ تەماتە بفرۆشی نەموچەشە دەن بە خەڵک بازار گەرم بێ دەزی و جەردەی و خیانەتکاری و خیانەت و عەمالەت و جاشێتی و هەرچی هەیە کردویانە و ئەشیکەن بەردەوە فریومانە دەن سەر لە بەناوی انتیخاباتەوە دیسان دێنەوە بۆی حکومکەنەوە جارێکی تر خەڵکانێکی جوامێر و بەغیرەتەڵن کاکەژان با ڕایان دەین با لایان دەین 1000 خوێنە دەین 2000 خوێنە دەین بەڵام هەنە لەقل گۆڕانکاریەک دروست دەکەین لە واقعەکە. باش قال هل عسيتم من كتب عليكم القتال ألا تقاتلوا قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا. ئێمە یەکەم في سبيل الله كمان ماوە نیەتە كمان صالح و مصلح بۆ خوای پەروەردگارە خاص بۆ خوای پەروەردگارە بەڵام لە هەمان کاتیشە گیانێکی تۆڵەمان تایە آخر معقولیش نییە ئێمە مەلەئی خەڵکەکەین پیا ماقول و ڕیشسپی و جوامێرانی خەڵکەکەین ئێستا ئێمە وا زەلیل بووین دەرکراوین لە کەسوکاری خۆمان مناڵەکانمانیشان بردووە بە ئەسیر مناڵەکانمان کوژراون لە پێناوی مافیاکانە خۆشمان بەم شێوە زەلیلە ڕاکەین بە دوای بەرمیلە نەوتە آخر ئەمە ناکرایەوە ئەم بەنو ئیسرائیلێش وایان وتیان ئێمە فی سەبیلی اللهیکەین بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەوان بیر ناچێتەوە کە دوژمنانێکی سەرسەخت هاتوون دەریان پەڕاندوین شار بە دەریان کردوین لە وڵاتی خۆمان پاشان ماڵ مناڵەکەشمانیان گرتووە یعنی هیچمان پێ نەماوە نە کەرامەتمان نە سەرۆت و سامانمان نە ماڵ مناڵەکەشمان پێماوە نە عەشرەت و قەومەکەشمان لەگەڵ ماون زەلیل کەوتوین لە خێمەیەکە یا لە ژێردەوارێکە یا لە بندار و بەردێکە لە ئەشکەوتێکە ناکرێت لەبەرەوە ئەمانە هەمووی پاڵنەری جیهادەکە ئێمەمانە ئەم جیهادە بکەین. فلما كتب عليهم القتال كاتك جهادكيان لسر فرس كراك كشتارة قتاليش طبعا برامبري هردو طرف مقاتلة يعني مشاركة طرفك وطرفك تريا اگر طرفك تر دفاعنا كبيوتر قتل توريك وجي بلا مگر او آمادي قتال بو شر بو توش آمادي او كاتب بيوتر قتال. فلما كتب عليهم القتال تولوا كفرزك لسريان فرز بو أركك لسريان فرز بو همويان پشتیان هەڵ کرد و ڕایان کرد وازیان هێنا دانیشتن پاڵیان دا بابە و جیهادەکەی وەختێتی برا بەخوای ئەمە هەر شەڕێک بکەین تەدویل کراوە یەکسەر ئەمریکا دێتە ساحەکەوە برای ئێمە چۆن نەتوانین بریندار لەکوێ عیلاجکەین جارانەمان بر بۆ ئێران ئێستا لەکوێ توانین عیلاجیکەین کاکە چەک لەکوێ هەڵەگری ئێستا چەک لەکوێ کڕی قاچاقچیەکانەوە هایدی پارتی وێچێتین برا چیتە کام شاخ بچیتە هەر شوێنە خەڵک مۆبایلی پێ خەبەرت لێدا برا لە هەر ئەشکەوتێکا بی سیم کارتێک وێوە دانن ڕەبتێ بە قمار سەناعیەوە ساڕوخەکەت بۆ دێ لە دەریای سوورەوە بەم شێوە چۆکشکانە کە مسڵمانان خۆیان زیاتر چۆکی خۆیان شکاند خۆیان یەکتریان تۆقاندووە لەسەرەوەی کە ناتوانن هیچ شتێ بکەن بۆیە ئەگەر فەرزیش بوو لەسەریان بەخوا دڵنیابن لەو حاڵەتی بن ئیسرائیلەی ئێوەیە هەمان شت تکرارە بێت و هەمان تەجروبە ئەم تەجروبانەی بەنو ئیسرائیل وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ بۆیە زۆر تکرار بۆتەوە لە قورئانە لەبەرەوەی لە حەیاتی ئومەتی مسڵمانە زۆر تکرارە بێتەوە. تەوەلەو هەموو ڕایان کرد و پشتیان هەڵکرد و ئەمرەکەی کە خوایان هاتبوون وتیان نقاتل فی سەبیل إلا قليلا منهم کەمێکیان نەبێ بەڵام ئەم کەمە ئەو کۆڵەکەیان کە کۆشکەکەی لەسەر وەست ئەو بناغیان کە دیوارەکەی لەسەر هەڵەچنرێت
أم كما جوامر أوانا كالأخيرة أفرمي وكم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله. أم كمينيا كباوريان وآي خويان وخويان شو نتجبهك أو زوريني وأزان هر خويان شو نتجبهك لبروا برامبركيان بقوة وتكنولوجيا لسقلا تشكي باشتري بيه وزورتنا إمكانيتي زورتنا اقتصادي زورتنا حتما يماشكي بس أم فئة كما كأليه إما أروين جبهك أداتي قدري خوين بلا ما النصر إلا من عند الله خوي يقول خوي سرمانخ كوابو معادلة كان إما أدواتي ميدانكين بلا مسركوتنا كل خوي بردقار ودي كم من فئة قليلة غلبت فئة كثيرة بإذن الله أم كو ملك كمي كوكو صحابي كاني في غمر إخوة عليه الصلاة والسلام باوريان وابوك آمنوا وهاجروا وجاهدوا لسلام برورد بوبن أواني مدينة الذين آووا ونصروا فرمي أولئك بعضهم أولياء بعض آيات حفتة ودو حفتة شواري أنفال باسي بدريش أم حادثة وكم حادثة في غمر إخوة عليه الصلاة والسلام كسيري ريزي خوي كرل بدر فرمي عددنا كعدد أصحاب طالوت يعني 604 دكس أم ألوفا أم هزاران كليرة داوایان کردن پێغەمبەرە معسوومیان مەلیکێکیان بۆ دیاری بکە بۆی لەژێر ئاڵای ئەوە جەنگەکە بەرپاکەن عەدەدیان 314 کەس مایەوە لە ئەخیر بەشتی بەسیتیش تاقی کرانەوە بە ئاو وەکو ئێستا لە چیرۆ بکەیاتی تەوەلەو إلا قەلیلا منهم والله علیم بالظالمین خوای پەروەردگار زۆر زانایە زۆر ئاگای لە زاڵمەکانە تۆ سەیری ئەمانە چ زوڵمێکیان لە نەفسی خۆیان کرد داوایان کرد فەرز بێ لە سەریان کە فەرز بوو ڕایان کرد لە دەستی ئەوە گوناحێکی تریان هاتە سەرشان و زوڵمیان لە نەفسی خۆیان کرد زوڵمیان لە دینەکە کردووە زوڵمیان لە پێغەمبەرەکەیان کردووە زوڵمیان لە مەلیکە سەرکردەکەیان کردووە زوڵمیان لە یەکتری کردووە زوڵمیان لە مقەدەساتی دینەکە کردووە زوڵمیان لە کوڕەکانی خۆیان کردووە کە لەوێ دەست بەسەرن زوڵمیان لە گەلەکەی خۆیان کردووە کە ڕزگاریان ناکەن ئەمانە زاڵمن تۆ دڵت داخور پێلەوەی کە تۆش چووبیتە ڕیزی ئەم زاڵمانەوە وانەزانی کە ئەوترە زاڵم مەبەسی پارتی وێچێتیە مەبەسی سەدام حوسێن و قەزافیە ئەمانە بۆ بوون بە زاڵم خۆمە لەژێر دەسەڵاتانی ئەمە دەسەڵاتدار نەبوون بەڵام ئەمانە وعدیان بەخوای پەروەردگاردا و وعدەکەیان نەهێناوەتە دی جیهادیان لەسەر فەرز کرا و وازیان لێ هێناوە ئەوەی ناوی ناهێنرێ ئێستا جیهادەکەیە لە ترسی تیرۆر بەڵام خۆ تۆ بترسی و نەترسی ئەمریکا کامیلەن دەزووکرێ بە سەراسەری مسلمانانە حکمی جیهادەکە هەر نەسخ نابێت جیهاد هەرەمێنێ ئەو کاتێک کە جیهادەکە نامێنێ لەبەر عەجز وەکو ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئامادە سازیەکەی تەدریبات فەرزە بێتەوە لەسەری ژن و پیا وەکو یەک تەدریبەکە لەسەریان فەرزە بێتەوە تۆ دەمانچات توانی بتەقێنی تۆ توانی ئێستا کلاشم کۆفێت تەدریبات لەسەر چەکە نوێیەکان بکەی تۆ شێوازی شەڕکردن و کەمیندانان و ئینسیحاب و هجومکردنە زانی هیچ شتێک دەزانی لە عەسکەری یا هەر دژە تیرۆرە بێ فێر بکرێ بۆ هەر وەختێ ویستی گوێتان بادا بە کۆمەڵ ئەمەش لێرە خوای گەورە فەرمێ والله علیم بالظالمین ئەمانە زوڵمیان کرد زاڵمی گەورە ئەمانن کە دینەکە ئەزان و نایکەن دینەکە ئەزان و بەیانی ناکەن دینەکە ئەزان و پێوەی پابەند نابن دینەکە ئەزان و نایگەیەنەوە پاشان ئەم پێغەمبەرە بەڕێزە کە مادام مەجموعەیەکی کەمی لەگەڵ مایەوە معسوومیشە بە وەحی خوایی ئەڕوا هەر بێخەمە لەوەی کە ئەم مەجموعە کەمە هەیە لەگەڵی الحەمدولله و ئەشزانێ ئەو زۆر و بۆرە احتیمادی ناکرێتە سەر بەڵام ئەم کەمینەیە وردە وردە زیاد دەکەن بە ئەفرادانی وەکو خۆیان وقال لهم نبيهم ئەم قەومەش لەبەرەوەی دایمە فێری معجیزە بوون هەر شتێکە بوو هەنوو ئادەی موسا عليه السلام هادەی موسا بزانین خواکەمان پیشاندا هادەی موسا بزانین ئێمەمانوێ قسە لەگەڵ خواکەت بکەین هادەی موسا سەرکەوتنێکمان پێ بۆ بێنەرە خوار و داوا لە خوای گەورە بکە ئەم وەزعمان لەسەر لاچێ هەموو شتێک بە فیتنەی خۆیان بە سەبەبی خۆیان عقوبە ئەدران ڕایانە کردەوە بۆ لای سەیدنا موسا عقوبەکەمان لەسەر لادا هەروەکو زۆر کۆمەڵی گەندەڵ هەیە لە مسلمانانەشە گەندەڵی وا هەیە چۆ جەبهەکان سنگی دەرە پەڕان بەرامبەر بە داعش سنگی دەرە پەڕان پێشمەرگە جیهاد دەکەن مجاهیدن ئەیوە سنگت دەرنەپەڕان بەرامبەر حەشدی وەحشی
ئەی بۆ پێشمەرگانی بە گریانەوە ڕایە نەکرد و دەبابەکانیان نەهێنایە ڕات نەکرد سنگ شێری ماکرد پشت لەسەر منبەر هاوارەکەی خوایە ئومەتە نەخەیتە ژێر دەستی حەشدی وەحشی. ئەی چۆن نایخاتە ژێر حەشدی وەحشی کە تۆ خۆت یەکێکی لەوانە؟ ئەی بۆچی ئەوەندە ئازابوون بۆ ئەو جەبهانەی پارتیوێکێتی خۆتان لوولەدا ڕۆژانە بەرناکەوتن ئەوەندە زۆرە ڕۆشتن بۆی و کلاشینکۆفتان بۆ ڕیابازیە کردە شانتان بە ڕیشی درێژەوە. ئەی بۆ ئێستا ناڕۆ خۆ دووزی ژەروایە یا ئێستا نۆرەی عەفرینە بۆ عەفرین ئەم جارە چەک هەڵەگرن لۆتی چەقۆ هەموو وەکو لۆتی کەوتونەتە دوای ئەهلی غولوی عەلمانیەت و کوفر و مرتەدی کوردەوە پێشیان وایە دیندارێتەکەی محەممەدەکەن عەلەیهی سەڵات وەسەلام. ئەم پێغەمبەرە بەڕێزەویستی ئیمانیان قایمتر کە لەوەی کە بێخەم بن ئەمە ئەمری خوای پەروەردگارە ئەم جیهادەی لەسەر فەرز کردوون و منیش پێغەمبەرێکی مەحسوومم وەحیم بۆ دێ کە تاالوتیش بۆ بە مەلیکتان بە ئەمری خوایە قبوڵی کەن ئەنجا ئێوە معجزەتان بۆ دێ دڵنیا ئەبنەوە لەوە. وقال لهم نبيهم إن الله قد بعث لكم طالوت ملكا. ئەم پێغەمبەرە بەڕێزە بە قەومەکەی فەرموو خوای پەروەردگار تاالوتی هەڵبژاردۆ کە ببێ بە مەلیک بەسەرتان. تاالوت هەر لە بەنو ئیسرائیلە هەر یەکێکە لەوان بەڵام نە لە سولالەی پێغەمبەرانە هی بنیامین نە لە سولالەی مەلیکەکانیانە لاوی سولالەی لاوی شەر کوڕی سەیدنا یعقوبە. وەختە سەیری نەسەبیەکەنەوە ئێمە نە لە جەماعەتی لاویە نە جەماعەتی بنیامینەی پێغەمبەرەکانە لە ئەولادەکانی ترە لەبەرەوە هاواریان لێ هەستە هەروەکو چۆن ئێستا کاڵین ئەرێکاکە با نەفەرە بکەین بە ئەمیر بەسەر خۆمانەوە ئەڵەن باش دەی با مامەسا فڵان ئەمیر بێڵ با بۆ هیچ لە سیاسەت نازانێ دەڵێن باشە فڵان کەس سیاسەت مەدارە با بۆ هیچ لایەنی شەرعی نازانێ ئەڵێ ئەی کاک فڵان کەس چۆنەڵێ وەڵاوە تا فەقێتیەکەی خوێندە تەواوی نەکرد ئەی فڵان کەس برا هەر فیزیا و کیمیا ئازانێ چی لە دین نەزانێ ئەی کاکە فڵان کەس برا و پێشمەرگەیەکێتی بۆ پێشتر هەر بکوژە ئەی فڵان کەس برا دوکاندارێکی داماوە چیە زانێ ئەی وەکو بەنی ئیسرائیل وامان لێ دێ ئێمەش ئەی چێ بکەین بە ئەمیر لە ناو خۆمانە کەسمان دەست ناکەوێت ئادەیت خوا ئەمیرێ لە عەرەب و تورک و فارسەوە بێنن ئەکرێ ئەمەش ناکرێ چکۆ کاتە خەڵک هەر گوێی لێ ناگرێ. لێرە خوای گەورە ئەم پێغەمبەرە بەڕێزە ئەفەرمێ إن الله قد بعث لكم طالوت ملكا. طالوت خوای گەورە هەڵی بژاردۆ کە بێ بە مەلیک بەسەرتانەوە یەکەم اختیاری خوایە دوای منش تەنفیزێکەم ئەمرەکە ئەگەێن بەلاغەکە ئەگەێن طالوتیش هەڵبژاردەکەی خوای پەروەردگارەکەوە مەفروضە قبوڵتان بێ. قالوا أنا يكون له الملك أنا طبعا بو تعجبي شعر يعني كيف أنا يكون له الملك ملك علينا ونحن أحق بالملك منه ولم يؤت سعة من المال. كاكا وشوانا بيبا أمير شوانا بيبا فرمان دي جنگ بو نحن أحق بالملك منه بو شيء وأحق ترن لبروي ئێمە لە سولالەی یەکێک لەو بەڕێزانەی بنیامینیان لاوی ئێمە ئەحەقترین ئەمیش وەلەم یوتە سەعەتەن من المال. عەوامێکە ڕەشوڕوتێکە لەو خەڵکە دەوڵەمەندیش نییە تا ستری ئەم جانیبەی تری بکات چونکە کابرای دەوڵەمەند کە دێتە پێشەوە چ سیاسەت مەدار و لێزانێک هەر بە قەدەریشی تەلەبێک لەوانەی کە دانیشتون لە بەردەست هەر بە قەدەروا نازانێت ئەم سیاسەت مەدارە چەند موهیمە تازە پێگەیشتووە بەڵام سەرۆت و سامانیە وەکو کابرا. ولم يؤت سعة من المال قال إن الله اصطفاه عليكم. بەڵام ئەمە خوای پەروەردگار لە ناوتانە هەڵی بژاردووە. ئیتر ئەم مناقەشە و جەدەلەی بۆ چییە؟ ئێوە وتانی ابعث لنا ملكا نقاتل في سبيل الله. منش ڕوون کردە خوای پەروەردگار خوایە مەلیکێکیان بۆ بکە بە فەرماندا. خوای پەروەردگار تاالوتی هەڵبژار تاالوت مەلیکە خوای گەورە هەڵی بژاردووە بەسەرتانە فەرماندەتانە قیتالەکە لە ژێراڵای ئەوە بکەن هاواریان کردوتیان نابە بابەوە ناشێ چۆن نەشێوە بۆ فەرماندەیەتی. قال إن الله اصطفاه عليكم وزاده بسطة في العلم والجسم. دووشت پێویستە بۆ ئەم مەیدانە جسمی تەواو ڕێک و پێک علمیشی هەیە علمی ئیدارەیە علمی فەنی فەرماندەیەتیەکەیە علمی شەڕە هەرچی شتێک کە پێویستێتی ئەو حاڵەتە پێویستێتی
ئەم کابرای هەردووچیە لە شولاری تەواوە جەستەی ڕێک و پێک و مەترسیدارە، بە هەیبەتە، بە شان و شەوکەتە، بەستەتەن في العلم والجسم، يعني جسمي وعلمي وهەموو شتێکی متەکامیلە ئەشێ بۆ ئەم کارە. ئێ باش ئەمەتان بۆ قبوڵ نییە. یەکێکی تر بینین لەبەرەو لەو سولالەی لاویە، یەکێک بینین لەوانە بڵێن ئەمە بکەن بە ڕێیستان، وەڵا لەبەر ئەم سیخنە لەو مەجموعە سولالەیە. ئێمەش ناکرێ هەروکو چۆن پارتی یەکێتی هێڵن لە سولالەی خۆیان بێ، لەم ئال تاالبانیان لەم ئال بەرزانیان نەبێ نابێ، وەڵا حکم بۆ کەسی تر نات. هەروکو چۆن بە قوڕیشێتیەکەوە چەسب بوون هەندێک لە ئەهلی سونەت و جەماعەتیان وەڵا قوڕیشی نەبێ ناوێ. سوڵتانی عوسمانی دەسەڵاتی ڕووخا جار بۆ جار شوێنەکانی لە ئەوروپا لەدەست ئەکرایەوە، لە هەندستان مناقەشەیەوە بوونوتیان ناوانە تورکن لەبەرەوانە قوڕیشی نین، ناشێ بەیعەتیان پێ بدرێت. وەختێک گەیشتنە قەناعەت بەوەی کە بەڵێ سوڵتانی عوسمانی ئەشێ ببێ بە خەلیفەی مسڵمانان بەیعەتی پێدەین و پارەیان کۆ کردەوە، بە پاپۆر هێنایان بۆ قەناتی سوێد بۆ میسر، لە میسرەوە گەیاندیان بۆ تورکیا. جاری دوم کە پارەیان کۆ کردو سوڵتان نەمابوو، سوڵتان ڕووخە. ئەو هەموو منازەڕ و مناقەشە 600 ساڵ توولی کێشا بەیعەتیان نەدا بە دەوڵەتی عوسمانی. ئەمانیش بە هەمان شێوە خوای گەورە فەرمێ زاده بسطا في العلم والجسم والله يؤتي ملكه من يشاء. خوای پەروەردگار ئەم دەسەڵات دارێتی و شیاوێتی فەرماندەیەتیەش لطفی خۆیەتی، فەزلی خۆیەتی، ئەیدا بەم نایدا بۆ، علمی داوە بەم نەیداوە بۆ، دەوڵەمەندی داوە بە ئەمیان نەیداوە بە هیچیان، لەشی ساغی داوە بە ئەمیان نەیداوە بۆ سیانەی تر. خۆی تەوزیعی کردوون بە عەدالەتی خۆی، بە فەزلی خۆی. والله يؤتي ملكه من يشاء والله واسع عليم. واسع عليم. خوای پەروەردگار بەرفراوان، ڕزقی بەرفراوان، توانای بەرفراوان، زانایی بەرفراوان، دانایی بەرفراوان، توانای بەرفراوان، توانای ڕەها، هەموو سیفەتەکانی بێ سنوورن، بێ ڕادەن، بێ بڕن، بێ حەجمن، هەمووی بەم شێوەیەن. عەلیمیشە، خوای گەورە زانایە بە هەموو شتێک. خوای گەورە ئەمەی اختیار کردووە، بەڵام قبوڵیان نییە. جا خەڵکی ئەهلی ئیسلام کە ئەکەونە ئەم جەدەل و منازەڕە و مناقەشانەوە ناگەنە نەتیجە، چونکە ئەو شروطانەی دایانێن بۆ ئەمیر، مەسەڵەن 7 شەرتیان دانابێ، سەیرەکە 6 لەمەیە هەیە، یەکێکیانی تیانێ، ئەمی تریان 5 تایە، دوانی تیانێ، ئەوتر 6 تایە وەکو یەکەم، بەڵام ئەم مەرجانی تیانێک کە لەوەیانە هەبوو، ئەمەشیان پێ قوڵ نابێ. ئەگەڕێن بە دوای حوتەکە وڵات هەمووی وێرانە بێ و ناگەنە نەتیجەیەوە. لە ئەفغانستان کابرایەکە و ناوی حەبیب الله جان بوو، دوکاندار بوو، جاوە کوردایەتیێوانانی فاشل کاوای ئاسنگەریان لێ کردین بە فسفس پاڵەوان، ومەتێکیان بە جەهل پەروەردە کرد لەسەر کوردایەتیەکی فشە، هەڵخەڵەتاندن و چەواشەکاری. وەڵا کاوای ئاسنگەرێک بۆ دوکانی ئاسنگەری هەبوو لە ناو مەیدانی ئاسنگەران، زوحاکیش هەبوو، حاکم بۆ 2 مارە سەرشانی بوو، هەر ڕۆژێ وایە 2 گەنج بکوژن، ئیتر مێشکی ئەم گەنجانە بدەن بە مارانە، مارەکان هێدیە بوونەوە چوونەوە ناوشانی کابرا. ئەم خوڕافاتان جاوە باوەڕکەن خەڵکێکی زۆر مامۆستای جامیعەش بوو، قەناعەتی بەمانە هەبوو. پاشان کاوای ئاسنگەر کوڕەکانی ڕۆشتن و کوشران و کوڕێکی مابوو، هاتن دیسان بۆ کوڕەکەی و ڕقی هەستا و بەرکۆشەکەی کرد بە ئاڵە، بەرکۆشەوەی کە ئاسنگەرەی کاوە وەرجیەوە، بەرکۆشەکەی کرد بە ئاڵا و چەکشەکەی هەڵگرت و ڕۆژ بووە بازار و هاواری کردوتی بەسە ئیتر وەرن خەڵکی نەبا بڕۆین بۆ گیانی. خەڵکەکە شوێنی کەوتن بوو بە خۆ پیشاندان، نەک وەک 7 شوبات، ڕۆشتن و سەری زوحاکیان پان کردەوە، دوای ڕۆشتن ئاگری نەورۆزیان کردەوە لەسەر لوتکەی شاخەکان کە ئیتر ئەوە سەرکەوتنمان بەدەستێنەوە. ئەم خوڕافاتە. بەڵام من ئەمەتان بۆ جێڕمە خوڕافاتیش نییە، دووریش نییە کە کەس نازانێت کاوە چێ بوو. سەیرەوەیە یەکێتی هێشتا چەواشەکاریەکەی بەردەوام بوو، لە نەوەتەکانیشە لە فولکەی کاوای ئاسنگەر بەر ڕووی توی مەلیک لەوێ سەری زوحاکی دروست کرد و بەدەستی کاوای ئاسنگەر و پیکێکیش بەدەست فشە. دوایش تەڵعاً بۆی لەگەڵ حقوقی ئینسانە بگونجێ، سەربڕین ئەوانە دایان هێناوە، تەڵعاً کە ئێستا مسڵمانی پێتاون بارەکەن هەموو غەرب دای مەزن یەکەم جار ئەڵا سەری کاوای ئاسنگەریان لێ کردەوە، الحاصل سەری زوحاکەکەیان لابر لە هەیکەلەکەیە. نازانم ئێستا تەڵعاً چییە. بەهەرحاڵ حەبیب الله جان لە بازاڕە دوکاندار بوو، لە بازاڕی قەندەهار،
وتیان وەڵا ئامان وڵا خان چووە بۆ ئەزهەر و لێوە چاکت پانتۆڵی لێ پێ کرد ژنەکەشی سورەیا خان شەپقەی لەسەر کرد بوو بە کارەسات ئەو زەمانەش ساڵی 1920ەکان باسەکەم ساڵی 29 وتیان وەڵاوای کردووە و قەومەکەش ڕاپەڕین وتیان کافر بووەتەوە لە قەومی ئێمە دەرچووە نابێ بێتەوە بۆ ئێرە زەعیمی ئێمە نەماوە مەلیکی ئێمە نەماوە کابرای لە بازار و حەبیب الله جان لە دوکان دەرپەڕی وتی کاکە نابێ ئەمە قبوڵکەین و فەرنوەر مزاهرە بکەین و با بڕۆین هێزان پێکەوەنا لەکوێ لە قەندەهار لە باشووری ڕۆژ ئاوای ئەفغانستانە دوورە لە کابولەوە وڵا ڕۆشتن بەرەو کابول و لێوێم بوو بە مزاهرەیەکی گەورەتر و نانهێژ مەوکیبەکەشی بێت دوای کە هەر هەوڵیاندا بێتەوە نانهێژ ئامانوڵڵا خان و سورەیا خانم بێنەوە و تەواو گەڕان بۆی ڕئیسێک دانن وتیان وەڵا کەسمان لە حەبیب الله جان باشتر دەست ناکرد حەبیب الله جانێکی دوکانداری نەخوێنەوار ڕاپەڕی لە غیرەتی دینی خۆی کردیان بە ڕئیسی ئەفغانستان و 7 مانگ ڕئیسی ئەفغانستانیش بوو کەوابوو ئەم قەومەی ئێمەش کاتێک کە ئەگەڕێن نقاتل فی سەبیل الله ئادەی مەلیکێکمان بۆ دانێن هەر ئێستا تەسەور کە لەو سلێمانیە لەو هەولێرە لەو کەلارە لەو گەرمیانە لەو کوردستان لە باشوور دخوا من 5,000 کەسە ناسم کە شیاوی ئەوەیە بیکەی بە فەرماندا هیچ کەسێ نییە کامڵی ئەم ئیشە بێ داعیەکی لێ هاتووە پیاوێکی بە تەقوایە پیاوێکی خاوەن عیبادەتە خاوەن علمی شەرعیە خاوەن جوامێریە خاوەن ئازایەتیە خاوەن توانای ئیداری ئەمە ئەکەین و دەستەیەک شورا لەگەڵیە بێ کەس نییە ئەو نەزەریە الرەجل العەظیم ئەوروپاش پێ قەناعەتی هەبوو نەما ئێستا ناڵن نەزەریەت الرەجل العەظیم یەکێک بێ کە ئەم شتانە هەمووی متەکاملکە ئێستا زەمانی مؤسساتیە یەکێک هەڵەو ژێری نەڵێن ئەمیرمان بە بەیعەتمان دایتێ ئەمانە شوران لەگەڵتە لە خزمەتتاین بە درێژایی تاریخی ئیسلامیش ئەوانەی بوون بە فەرماندا ئەوانەی ئومەتەکەیان ڕزگار کردو ئەوانەی خەڵکەکەیان گەڕاندەوە بۆ تەوحید و جیهادەکە مەلاکان نەبوون مفتی نەبوون قازی نەبوون سەلاح الدین ئەیوبی گەنجێ بوو هەر خەریکی ڕاوکردنی خۆی بوو هەتا ئەو زەمانی شێرکۆی مامی بردی لەگەڵ خۆی و لە گەنجێتیەکەی دووری خستەوە بۆی بێ بەم پیاوە گەورەی کە هەموو تاریخی ئومەتی تاریخی بەشەریەت هەموو ئەیناسێ کە کورد حاشای لێەکە تەوان علمانی بێدینەکە هەروەها عیمادەدین زەنگی وەمانە علمی شەریعانەوەندە نەخوێندووە لەکوێوە هاتوو محەممەد فاتح لەکوێوە هاتوو 22 ساڵ بوو کاتێک کە قوستەنتینیەی گرت و ئەستەمبولی گرت ئەمانە هەمووی پەروەردەیەکی عادینە ئەو خەڵکن بەڵام جوامێرن بە غیرەتن ڕاپەڕیون بۆ دینەکە خەڵک لیان کۆبوتو مەلاژ لیان کۆبوتو شێخی تەریقەش لیان کۆبوتو لەبەرەوە مەرج نییە وابزانین ئیلا بێ یەکێک لە ناومانە هەستێک کە هەموو ئەم سیفەتانەی متەکامل بێ ئەمەش طبعا دەرسێکە لەو دەرسانە يعني وقت قالوا قالوا أن يكون له الملك علينا ونحن أحق بالملك منه ولم يؤت سعة من المال كاكا ما تشونا بيبا أمير نلا زنجيري خانوادي أمير كان نلا خانوادي دولة من كان يشاء ستر كابي إيه خواي برقاري اختياري كردو لنا أو خلقه وهاتو باش قال إن الله اصطفاه عليكم وزاده بسطة في العلم والجسم والله يؤتي ملكه من يشاء والله واسع عليم وقال لهم نبيهم إن آية ملكه أن يأتيكم التابوت فيه سكينة من ربكم وبقية مما ترك آل موسى وآل هارون تحمله الملائكة إن في ذلك لآية لكم إن كنتم مؤمنين أم پیغمبر معصومة بالرزان نشانه كان بشانه داتو بو يقين بو دروز ببه أفرما أو تابوتي كنماو ديار نماو لبرشاوتان دوشمنان بردويانا أخرجوكم من دياركم وأبنائكم سروتو سامانيان بردون تابوتا كشيان بردو تابوت لقرآن دو جار تكرار روتو بمعنى صندوق تابوتي كان ويكا سيدنا موسى بمنالي دايش خستينا صندوقكو تابوتا كش صندوقك شخصنا ونيلهو آية أما همان تابوتا أشي همان تابوت ئێستا ئێمە کورد کاڵین تابوت بە کوردی یعنی دارەمەیت ئەوکە جەنازەیەکی خینە ناو مردوویەکی خینە ناو دارەمەیتێک ئەو پێڵێن تابوت بەڵام تابوت لە ئەسڵا سندوق ئایا ئەمەی کە ئێستا لەم ئاەتەیە لەم 248 باسیەکە
ئایا ئەمە هەمان سندوقەکە سەیدنا موسای بە مناڵی تێکرا؟ ئەشێوابێ، چونکە هەموو ئومەتێک احتیمام بەوەی خۆی ئەدا کە هەڵیگرێ ئەو شتانی کە مقدساتی ئومەتەکەن هەڵ ئەگیرێن. لە ئومەتی ئیسلامیشە هەڵگیراون بە مەرجێک خەڵک وا نەزانێ تەبەڕوک و سەرکەوتن و کاری نائاسایی لەم شتەوە ئەکرێ. شمشێری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یا شمشێری سەیدنا عەلیە لە ئەستەمبوڵ، ئەمامەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ماوە. ئەمانە هەمووی هەر ماون جیل بە جیل، بەڵام خەڵک ڕووناکاتە ئەم عەمامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام عەمامەی پێغەمبەر سەرمانخە. ئەبێ ئەم دوو نقطەیە لێک جودا بن. ئەم قەومەش لە ناو خۆیانە ئەیانزانی سەرکەوتنەکە تەبعاً دیندارەکانی ئەیانزانی سەرکەوتنەکە بە دەستخوای پەروەردگارە، بەڵام دڵیان بەمە خۆش بوو کە ئەم مقدساتانە ئاوا دێتەوە بۆ لایەن. ئەم پێغەمبەرە معسوومە پێی فەرموون دڵنیابن لەوە خوای گەورە سەرکەوتنتان پێبەخشێ، خوای گەورە تاالوتی بۆ هەڵبژاردوون. علامەتی ئەوەی کە تاالوت خوا هەڵی بژاردو ئەوەیە کە تابوتەکەتان بۆ دێتەوە. ئەن یەتیەکم التابوت، تابوتەکە لێرە فاعلە، فعلەکە چییە؟ یەتیەکم، خۆی دێتەوە تابوتەکە، تەحمیله المەلائیکە، بەڵام ئەمان نایبینن. تابوتەکە مەلایکەت هەڵی گرتووە، ئەمانش مەلایکەتەکان نابین کە ئەوبوو تابوتەکە خۆی بەرە ڕووتان دێتەوە بۆتانە هێنرێتەوە. تابوتەکەش چی تایە؟ فيه بقية مما ترك آل موسى وآل هارون. چی تایە؟ عەساکی سەیدنا موسى، ئەلواحی سەیدنا موسى، ئاسەوارێکی سەیدنا هارون کە تایە مەحفوظ بوو لەو سندوقەیە هەڵیان گرتووە. ئەگەر سندوقەکەی یەکەمیش بوو، سندوقێکی دووەمیش بوو بێ کە وا نازانم، یعنی تەرجیحم بەلاوە وایە کە سندوقی یەکەمە، ئەوەیە کە ئەم شتانی تیا هەڵگیراوە. لە ئومەتی مسلمانیشە ئیشکالێک لەوەنی ئەم مقدساتانە هەڵگیرێ، چکە تۆ وەختێک کە تەماشای شمشێرەکەی عەلی کوڕی ئەبی تاڵیب بکەیت و سبحان الله لە ئەستەمبوڵە تەبعا دا ئەوەندەی شمشێری تر قورسە. ئەم سەیدنا عەلیە چۆن ئەم عەمودەی هەڵسوڕاندووە؟ آخر بەقەدەر نیو عەمودی کارەبا بووە. ئەنجا ئەم قووەتە لە هەموو جارێکە بەم شمشێرە لە بەرامبەرەکەی داوە، هەرچەند قەڵغانیشی گرتووە قەڵغانەکەشی تەپاندووە لەگەڵیە. ئەمە مەسەلەن سەیری ئەوەکەیت و سەیری غیرەتی خۆ دەکەی، سەیری بازووی خۆ دەکەی، سەیری ئەوەکەی تۆ چۆن ئەو شوێنە لەو شوێنە لەو جێگایە لەو حاڵەتە ئەم شمشێرەی بەکارهێناوە. باسی غەزوەی تەبوک دێتە پێشەوە بیرەکەی تۆ کە چۆنە بوو دەڕی غەفاری ڕزای خوای لێ بێ بەو سەحرایە ڕۆیوە کۆڵی حوشترەکەشی لە خۆی ناوە، حوشترەکەی نەیتوانیوە بڕوا دوایی باری حوشترەکەشی لە خۆی ناوە، بەو سەحرایە لە غەزوەی تەبوکە ڕۆیشتەوە بە تاقی تەنیا بەرەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بەرەو ئەو جەنگە. ئەنجا کە تۆ ئەچی بۆ حەج، ئەچیتە سەر چێوی ئوحود، ئەچیتە سەر ئەو مەراسیمانە کە بە جیانەهێنی لەو شوێنانە یادەکەیتەوە مەسەفا و مەروایە، هاجر ئەلێرەیا بوو، سەیدنا ئیبراهیم ئەلێرە ئەمەی کردو، ئەمە عەرەفاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەلەم لوتکێ ئەوەستاوەی فەرمووی ئەیوهە الناس، فەرمایشتی بۆ ئەو هەموو خەڵکە ئەدوا، تۆ ئەچیتەوە بۆ ئەم شوێنانە یادیانەکەیت و بوونی شوێنەکان، ناسینەوە شوێنەکان ئاسەوارێکی ئیجابی لە دەروون تا دروست دەکاتەوە ئینفعالێکی باش. ئەمەش لێرە وایە. ئەمیش لێرەم پێغەمبەرە معسوومە فەرمێ ئایەتە مولکیهی، نیشانەیەک لە نیشانەکانی ئەوەی کە ئەم پیاوە بەڕێزە مەلیکە و خوای گەورە هەڵی بژاردووە بە فەرماندەیەتی ئێوە کە جیادەکە بەرپا بکەن، ئەن یاتیەکم التابوت فیه سەکینەة من ربکم. ئەم سەکینەیە، سەکینە یعنی دڵهێمنی، ئاسوودەیی، کامەرانی، شادمانی کە ئینفعالاتی دەروونن. ئێوە ئەمەتان بۆ دروستە بێ وەختی کە سەیرەکە تابوتەکەتان بۆ هاتووت. وەڵڵاهی مادام خوای گەورە ئەمەی بۆ کردوین، دیارە ئەم تاالوتەش خوا هەڵی بژاردووە، بە تەئکید سەرکەوتنەکەشمان مسۆگەرە بێ. ئەمانە هەمووی ضرورین. وبقية مما ترك آل موسى وآل هارون تحمله الملائكة. بەم شێوێ دێتەوە بەرچاوتان هەمووتانەی بینن. إن في ذلك لآية إن كنتم مؤمنين. کاکە ئەمەش نیشانەیە کە بەڵگەیەکە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار فەرمانی بەم جیهادە داوە. ئەگەر ڕاستەکەن و مسلمانن دەی ئەم هەموو ئاەتە لە بەردەستانایە، ئەم هەموو ئەم قورئانە، ئەم هەموو ئەوامرە، ئەم عومرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەدای 13 ساڵی مەدینە هەر 36 ڕۆژ و جیهادێکی کردو.
36 ڕۆژ سریەیەکی ناردووە 36 ڕۆژ خۆی چووە تەشریفی بردو ڕۆشتە قیادەی شەڕەکەی کردو قیادەی جەنگەکەی کردو کەوا بوو ئەگەر ئینسانی مسلمانیش بیەوێ ئەو واقعە جاهیلیە بگۆڕێت و بیکاتەوە بە دارالئیسلام ئەو سیستمە تاغوتیە بگۆڕێ بیکا بە سیستمێکی ڕاشیدە ئەو مجتەمەعە جاهیلیە بکاتەوە بە مجتەمەعێکی مسلمان ئەو ئەعرابیانەی مزگەوت بکاتەوە بە ئەهلی دین و تەقواکاری ئێبێ بەم دەرەجاتی ئیمان و هیجرەت و جیهادەیە سەرکەوێت ئەگەر بشێوێت جیهادێک بکا کە ئەو واقعی پێ بگۆڕێ ئەبێ ئاقلشی بە واقعەکە بشکێ یەقینی ببێ کە ئەمە کاری جیهاد فی سەبیل الله ببی بیکە تەوا بسم الله و نیەتی لێ دێنە خۆی ساغە کاتەوە کە بەڵێ ئەمە لە پێناوی خوای پەروەردگارە ئەگەر ئێمە بڕوامان وابوو پێشتر لە زمانی بزوتنەوەی ئیسلامیە ئێمە ئەگەر ڕاستە ئیمان و هیجرەت و جیهاد پەروەردەی کردبووین و هەمومان چوو بووینە ئەو شاخ و چێوە باش ئێمە نزیکی 40 کەس زیاترمان بەس ئەندای مەکتەب عەسکەری بوون مەسئولی کەتیبەکان بوون ئەگەر ئەمانە ئامن و وەهاجر و وەجاهد و ئەیچیان لێ هات جیهادەکەیان لەسەر نەماد لەبەر عەجز بێنەوە بەسەر هیجرەتەکە نەک بێنەوە وەرەقەی پارتی وێچێتی هەڵگرن و لە شارەکانە دانیش تۆ بە خۆت لە خۆت ناپرسیتەوە باشە 20 کەس لەمانە لە دەرەوە بوونایە ئەو کاریگەری کە من هەمە لە دوورەوە 20 کەسی تر بووینایە هەرم 20 کەسە خۆمان هەمومان پێکەوە بەرنامەیەکی ترمان تۆکمەدا ڕشت و ئیژماعێکی زیاتری لەسەر کۆبووە کەوابوو بە خۆت مەڵێ غیرەتم چەنە جوڵێ بۆ دینەکە مەڵێ بەخوا زروفەکەی زۆر وایە بەخوا یەکێتی لە توپەت بوون برا بەخوا بوون بە حەوت لەتەوە هایسە لێشیان دەی ناتوان هیچ بکەن وەڵاوان نییە کام لە تەی زۆر زەعیفە دەرەقەتی هەموو ئەهلی مسلمانان دەهی مزگەوتەکان ئەوەی بەغیرەتەوەی بێغیرەتە ئەوەی قسەی زلەوە ئەوەی قسەی زل نییە و بێدەنگە یەک لە تێکی بچووکیان نەتوانێت هەمووتان کۆکات یەک مەفرەزەیەکی سی کەسی دژە تیرۆری دژ بە ئیسلام ئەتوانێت مزگەوتەکانیش داخەوە ئەهلی مزگەوت هەموو بپێچێتەوە حقوقی ئینسان دیفاعتان لێکە چی هیچ تۆ کە بە بازووی خۆت نەتوانی ئەمانی خۆت تەوفیرکەی چاوەڕێکێکی کەتخوا چاوەڕێکی شیعە بۆ تەئمین کە هەروەکو موچەکە هاوارکی بڵێ عەبادی بۆمان بنێر ماف لە قەدیم و کورد و توێتی حەق ئەسەندرێ نادرێ خەڵک شتت پێشکەش ناکە مافەکانی خۆت لەبەرەوەی عەقڵت پێ بشکێکەوە ئەم جیهادەش کە خوای گەورە باسیەکە ئەو دەرسانەی لەم چەند ئاەتەوە لەم سێ ئاەتەوە وەریەگرین ئەوەیە کە نابێ حەماسی گەنجەکان وامان لێ بکە سەرمان لێ بشێنێ لە پلاندانە نابێت کە ئیشەکانمان کاردانەوەی ئەو واقعەبێت کە جاهیلیەت دروستیەکات کە جاری وایە جاهیلیەت بە بەرنامەترە مەرکەزیترە توانە ڕاتکێشێتە مەیدانێکەوە بۆی تۆ بە کامڵی پێشەوەی کامڵ ببی بتێنێتەوە بە نوقسانی ئەنجا زەڕبەی خۆیت لێ بدە پێویستە زۆر واقعانە بڕوانینە ئەو واقعی خۆمان و بەم دیدە قورئانیەوە پێناسەی مفرداتی واقعەکە بکەین خوای پەروەردگار یارمەدیدەری ئێمەش ئێوەش بێ ئینشاءالله لە ئەڵقەی داهاتوو ئاەتەکانی تر 4 ئاەتن تەکمیلان نەکەین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته قصيدي بحر